بەڵێم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشیدا بن بەڕاستی ڕەوشی کوردستان و تورکیا و لە دەوروبەری یەکێتی پەکێکە ماڵی بارزانی پارتی تورکیادا شتێک دەکڵێ بەڵام ئەمە چیە جارێ نازانین لەو بەرنمەیەدا هەوڵادەم هەموو شتەکانتان پێشکەش بکەم سەردانێکی زۆر زۆر گرنگی نێچیوان بارزانی هەیە لە بۆ تورکیا و لە هەمان کاتدا لەو سەردانەدا هەم دیداری سیر ئەنجام دەدرێن و ئەنجام درن هەم لە هەمان کاتدا ئێمە دەبینین لە ناو کوردستانیشدا ئیتر لەلایەک هەڵمەتی پرۆپاغەندە زۆر زۆر بە توندی بەڕێوە دەچێەوە تونترینیان ئەوەی بافێڵ تاالبانی بوو لە کە زۆر بە توندی تەحەدای مەسرۆر بارزانی و حکوومەتی پارتی کرد لە هەمان کاتدا بافێڵ تاالبانی لە هۆکەوە ئیتر کۆمەڵێک پەیامیدان وەکو خاک فرۆش وەکو داگیرکەر خاکمان داگیر کراوە مەبەستی تورکیا لە هەمان کاتدا باسی لە دیدارەکەی کرد لەگەڵ مەزلوم عەبدی و ئەمانە هەمویان لە کاتێکدا کە شتێک هەیە بە ناوی قۆناغێک ناڵێم قۆناغی ئاشتی ناڵێم قۆناغی چارەسەری ئەڵێم شتێک هەیە بە ناوی قۆناغێک بەدەست درێژیکردنەکەی مەبەستم لە تۆقەیە بە تۆقەکردنەکەی دەوڵەت باخچەری دەستی پێکرد و ئەمانەی هەموو لێکەوتنەوە لە پراوێزی ئەمانە تەماشا دەکەین شوان پەروەرێکیش لە بروکسلەوە فڕی گەیشتە هەولێر وا هاتن پێشمەرگێمەی گوت لە کاتێکدا شوان پەروەر 2 ساڵ بوو لە پارتی تۆرا بوو لە دەوروبەری بروکسل دەچوو دەهات و لەوێدا ڕەخنەی لە گەندەڵی دەگرتن ئەم جۆرەشتانە ئێستا کە تەماشا دەکەین ئەویش دەبێتە لایەنگرێک بمانەوێ نەمانەوێت لە پرۆسەی هەڵبژاردندا ئایا لە نێوان پەکەکە پارتی و یەکێتیدا و لە نێوان ئەمانە و دەوڵەتی تورکیادا بەڕاستی چ لە ئارادایە لەو بەرنمەیە پڕ لە زانیاریەدا هەوڵەدەم ئەمانەتان پێشکەش بکەم هاوڕێن هەروەکو دەزانن لەگەڵ ئەوەی باخچەری تۆقەکەی درێژ کرد دەستی درێژکرد لە ڕۆژی 1 ئۆکتۆبەر لە ناو پارلەمانی تورکیادا تۆقەی لەگەڵ ئەندامانی دەم پارتی کرد ڕۆژەوی تورکیا و کوردستان بە تەواوەتی گۆڕە هەندێکیان ئەڵێن پرۆژەی چارەسەری بەڕێوەیە هەندێکیان ئاڵێن نەخێر پرۆژەی چارەسەرکردنی پەکەکە واتە تەسفیەکردنی پەکەکە و دابرانی لە ئیمرالی و دەم پارتی بەڕێوەیە هەندێکی دیکەیان پێیان وایە تەنها قۆناغێکی نەرم دەست پێ دەکا تاوەکو دەوڵەتی تورکیا و یانیش دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکیا مەبەستیان ئاک پارتی و مەهەپەیە دەستورێک دەنووسنەوە کە ئەو دەستورە لە بەرژەوەندی خۆیان دابێ وەکو دەزانین بەرژەوەندی هەموو لایەنەکانی ناو سیستەم ڕنگ بێ و وەکو یەک نەبن و دوای ئەوەی ئەو دەستوریان نووسیەوە لە کاتی دەنگداندا پێویستیان بە دەنگەکانی دەمپارتی دەبن لە زۆربەی وڵاتاندا بۆ ئەوەی ئەتو دەستور سەر لە نوێ بنووسیەوە و یانیش گۆڕانکاریەکی تێدا بکەیت پێویستت بە دەنگی 3 لەسەر 4 لە تورکیاشدا بە هەمان شێوەیە لە تورکیاشدا بەبێ دەمپارتی ڕنگ بێ زەحمەت بێ بتوانن دەستور بگۆڕن دەیان هەوێ دەمپارتی ڕزگارەکەن ینی 4 بۆ چوونی جیاواز هەنە سەردانەکەی بارزانی لەو کاتەدا بۆ سەردانەکەی بارزانی بۆ بارزانیەکان گرنگە لەبەر ئەوەی بارزانیەکان 2 ساڵە هەڵبژاردن دوا دەخەن و ئەم جارە بە زۆر هەم سیستەمی نێودەوڵەتی هەم سیستەمە هەم هێزە هەرێمیەکان بە تایبەتیش ئێران بارزانیەکانی بە زۆر خستە ناو هەڵبژاردن سەری بارزانیەکانیان گرت و خوگوتیان فەرم و بستە ناو هەڵبژاردن لە کاتێکدا کە بافێڵ تاالبانی دارێکی لە دەستیدایە ئیتر بە شۆڕتێک و بە کاوبۆیەک دێتە سەر مێز و توندبوونێکی لە ڕادە بەدەر مەبەستم لە توندبوون لە ڕادیکالیزمە نەک بەمانە نێگەتیفەکەی من لایەنگرنی بەڵام ڕادیکالیزمێکی لە ڕادە بەدەر بەڕێوە دەبا و هیچ کەسێک هەتاوەکو ئێستا لە هیچ لە هەڵبژاردنێک بە باوکیشی ڕنگ بێ بە تەنیا باپیرەکەی ئەوەندە توانیبی
تحدای ماڵی بارزانی کردبی وە گەورەترین تەحەداکەش ئەوەیە ئەڵێ وەرە لەگەڵم وەرە دیبیت بکە جوابی نادرێتەوە ناچێتن ئاڵێ وەرە پارە و سەرۆت و سامانەکانمان ئاشکرا بکەین کە کامەمان لە هەمومان دسترین لە هەمان کاتدا ئەڵێ خاک فرۆش لە دهۆکەوە پێیان ئەڵێ خاک فرۆش لە دهۆکەوە بەوان بە دەوڵەتی تورکیا ئەڵێتن چوومە لای مەزلوم عەبدی بۆ تۆش نهاتی لە هەمان کاتدا مایکرۆفۆنەکە سەر و خوار دەکا دەیشکێنێ لە عاردی ئەدا وەکو ئەوەی کە دەسەڵاتی بنەماڵەی بارزانی بە تەواوەتی شکان دەبێت ئەوە بۆ بارزانیەکان ئیتر تراومایەکی زۆر زۆر گەورەیە دوای 30 ساڵ ئەو تراومایە جارێکی تر دووبارە دەبێتەوە دەگاتە کوێ جارێ دیار نین بەڵام لە کاتێکی وادا نێچیروان بارزانی سەردانی ئەنقەرە دەکات و تەماشاکەن لەلایەنی تورکیاوە سەردانەکەی بارزانی چۆن تەماشا دەکرێت لەلایەنی تورکیاوە بە شێوەیەکی ئۆتۆماتیک ئەگەر تەماشاکەی دەبینی مەسەلەی قەندیل هەیە و نێچیروان بارزانی و حکوومەتی هەرێم دەتوانن لەو بارەوە کارێک بۆ تورکیا بکەن دەتوانن پەیام ببن و پەیام بنێرن دەتوان ئەگەر هاتوو شتێک دەست پێ بکە لە ڕنگ بێ ڕۆڵێکیان پێ بدرێ هەرچەندە من پێم وایە ئەو تۆقە لەشمەیە کە بە تورکی پێوێن تۆقە لەشمە یعنی ئەو تۆقەکردنەی دەوڵەت باخچەلی ئەگەر بێت و بەڕاستیش قۆناغێکی بەدواوە بێ نیازێکی بەدواوە بێ ئەمە زۆر وەکو جاران پەیوەندی بە دەرەوە نییە لە دەرەوە نهاتووە قۆناغەکانی پێشوش ڕاستە تورکیا دەست پێش خەری کردەوە بۆ نمونە لە سەردەمی 2011 و 12 تاوەکو 2013 بەڕسمی کرا و هەردوو لایەن تا ڕادێک ئەتوانم بڵێم شاردیانەوە چونکە ئێستا کە شپەکەکە دەشارێتەوە ئەڵێ هیچ لە گۆڕێنیە بەڵام لە 2011 ئەوانەشدا دیدار هەبوون دەیان شاردەوە چێ دیدارەکانی بۆ ئێمە ئاشکرا کرد گروپی فەتحوڵڵا گولەن ئاشکرایان کرد کە لە ئۆسلۆ دیدارکراوە اینجا تورکیا ناچار بوو باسی لێ بکە ئێستا پەکەکە دەڵێ هیچ شتێک نییە بەڵام هەردوومان پێش ئێستا هاوسەرۆکی کۆنسەی سەرۆکایەتی ینیش ڕێبەرایەتی کەسەکە بەسێر هۆزار لێدوانێکی داگوتی دیدارمان لەگەڵ ئەنقەرە هەیە و لەوێدا داواکاری نائەخلاقیانەمان لێ دەکرد داواکاری نائەخلاقیانە چیە ئەمەی ئاشکرا نەکرد بۆیە لەو سەردەمەدا سەردانەکەی نێچیروان بارزانی لە کاتێکدایە کە تورکیا هەست بە مەترسێک دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو شەڕە ئیسرائیل و حیزبوڵڵا و حەماس حوسیەکان و یانیش لەگەڵ ئێران دەگاتە کوێ ناگاتە کوێ تا چەند سووریا دەگرێتەوە لە سووریا چیر و ئەدا هەندێک جار باس لەوە دەکرێت ئیسرائیل هەتا سووریا هەندێک جار بەڵام لە پراکتیکدا دەبینێت لەو ڕۆژانە لە ناوچەی شەعبا و عەفرین دا ئیتر هاوکاری نێوان سووریا و یەپەگە زێدەتر بووە یعنی ئەو دیدارە قاچێکی کەی لە ڕۆژ ئاوایە لە کوردستانی سووریایە هەروەکو من باش نازانی قۆناغێک دەست پێ دەکە یان نا بەڵام ئەو قۆناغی ئێستاکە بەڕێوەیە لە ناو تورکیاوە هاتووە لە ناو خۆی دەوڵەتی تورکیاوە هاتووە لە لای چێ هاتووە لە لای کەسێک هاتووە کە تۆقەی دروست کردووە ناوی دەوڵەتە بەخۆشی هەر دەوڵەت بەخۆشی هەر دەوڵەتە ئەویش کە مەبەستمان دەوڵەت باخچەلیە جارانی پێشوو دەوڵەتی تورکیا ویانیش دەسەڵاتی تورکیا کە مەهەپەی لەگەڵدانە بوو ئاک پارتی گوتی لەگەڵ موسڵمانان یەک بگرین بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕژێمێکی عوسمانی نوێ ساز بکەین هەر لەو چوار چێوەیەدا گوتیان وەرن با لەگەڵ موسڵمانەکان یەک بگرین کاتێک موسڵمانێکی وەکو ساڵح موسلیمیان داوەتی ئەنقەرە کرد و داوەتی ماڵەکەی ئەردۆغانیان کرد لەوێ پێی گوت ئەگەر کوردستانە دەوێ فەرمو ئەوە کوردستانە دەدەین بەس وەرە لەگەڵ من لەگەڵ برا موسڵمانەکانمان ڕژێمی ئەسەدمان
بۆ بڕوخێنە کاتێک ساڵح مسلیم ئەوەی ڕەت کردەوە کافر کرا و تێرۆریستیش کرا ئەو کاتە تورکیا دەیویست لەگەڵ مسلمانە کوردەکانی شان بەشانی مسلمانە عەرەبەکان و چێچەنیەکان و داعشیەکان و جەبهەت النوسڕایەکان و ئەڵقاعیدەکان و لەگەڵ مسلمانە ئیخوان مسلیمینەکان یەکتری بگری و ئەمانە هەمویان بکاتە ناو قاڵبێک بۆ ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێی لێ دەربخا بەڵام ئەمە سەری نەگرت و هێزەکانی سووریای دیموکراتی و یانیش بڵێن خۆسەری دیموکراتی نەچووە ژێر ئەو بارە ئەمجارە لە ناو دەوڵەتەوە دێ لە لای پیاوێکەوە دێ کە ناوی دەوڵەتەوە بەخۆشی دەوڵەتە و پیاوی دەوڵەتە ئەویش دەوڵەت باخچەلیە پێشتر لە هەموو قۆناغەکاندا دژی بووە لە هەموو قۆناغەکاندا دژی بۆ بەڵام لە ڕاستیشدا هیچ شتێک بە بێوی نەکراوە شتە گرنگەکان یەک لەوان نمونەتان بوو بۆ بێنمەوە ئینسان دەبێ لە کاتی تەحلیلدا زاکیرەی زۆر بەهێز بێ من زۆر زار باسم کردووە هەر کەسێک کە ئانالیزی سیاسی دەکات دەبێ وەکو شفێرێک بێ چۆن شفێر لە کاتی مانۆرکردن لە شەقامێک بچتە شەقامێکی دیکە دەبێت سەرەتا ئاوڕێک لە دوای خۆی بداتەوە لە دوای تۆدا چی هەیە دەبێت ئێمەش ئێستا ئاوڕێک لە دوای خۆمان بدەین لە دوای ئێمە چی ڕوویدا کە دەوڵەت باخچەلیتیا بوو ساڵی 1999 کاتێک عەبدوڵڵا ئۆجەلان بەدیلگیرا ئیتر و محکەمە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپاند و چەند ڕۆژی نەبردن ئیتر حکوومەتێک هەبوو حکوومەتی سێ قۆڵی بوو و مەهەپەش بەشێک بوو لەو حکوومەتە کۆالیسیۆن بوو هەر لەوێدا ئیتر سزای لە سێدارەدان گۆڕا بۆ سزای هەمیشەی بزانە مەهەپە ئەو کاتەشتی تێدا بوو تەماشا دەکەین هەر گۆڕانکاریەک دەربارەی پەکەکە کرابێ مەهەپەی تێدا نەبوو بێ ئەو گۆڕانکاریە سەری نەگرتووە ئەمجارە مەهەپەی تێدایە ئایا بەرەو چێ دەچێ ئایا بەڕاستی ڕاستە یان درۆیە خافڵەتە فریودانە ویانیش هەنگاوێک بەڕێوەیە ئەمەیان وەکوتم جارێ نازانین بەڵام ئەڵێن دەبێت جددی وەربگرێت چونکە ئەمجارە لە لای دەوڵەتەوە دەست پێ دەکا و لە دەرەوە دەست پێ ناکە لە سووریا کێشەیەک نییە بۆ ئەوەی ئێمە ئەوە بکەین بەڵکو لە ناو خۆی تورکیادا دەست پێ دەکە لە ناو خۆی تورکیادا ئەمە زۆر گرنگە دوێنێ بارزانیەکان ڕایەنگەیان کە سەردانی ئەنقەرە دەکەن ئیتر کوڕە جوانەکەیان سەردانی ئەنقەرە دەکا لە هەواڵەکاندا باز دەکرا کە پێش هەڵبژاردن بارزانی سەردانێکی ئەنقەرە دەکا و ئێمە چاوەڕێمان دەکرد کە ئەو سەردانە بە نسبەت بارزانی پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەبێ پەیوەندی بەو تەحەدایانە هەبێ کە لە زۆنی سەوزدا ڕوبڕیان دەبنەوە ئایا ئەگەر هاتوو لە هەڵبژاردندا هاوسنگێکە بە تەواوی گۆڕا پارتی چی بکە خۆ پارتی تەسلیم نابێ تەسلیمبوونی پارتی نییە پارتی دەبی براگەورە بێ باشە چی بکە لەو کاتەدا ئێمە چاوەڕێ ئەوەمان دەکرد یانیش بۆ چوونێکی وامان هەبوو بەڵام هەتا وەکو دوێنێ دەنگێکی ڕسمی نەبوو دوێنێ لە هەولێر دەنگە ڕسمێکە دەرکەوت سبەینێ نێچیروان بارزانی سەردانی ئەنقەرە دەکا و ئەمڕۆکەش بەر لە بەیانی لە سایتەکانی سەر بە سەر و کۆماری دەستگای سەر و کۆماری لەوێدا باسکرا کە لە سەعات 2 چارێک شتێکی وە ئیتر ڕەزەب تەیب ئەردۆغان لە پێشتەپە دەرگاکانی خۆی بۆ نێچیروان بارزانی واڵا دەکا بەڵام نێچیروان بارزانی سەرەتا چوو لەگەڵ مید دانیشت لەگەڵ ئیبراهیم کاڵن سەرۆکی مید دانیشت ئەوە گوتمان لەگەڵ هاکان فیدان سەرۆک وەزیری دەرڤەیە قەیناکە بەرپرسیاری دیپلۆماسیە لەگەڵ ئیبراهیم کاڵن بۆ دانیشت و سەرەتا لەگەڵ ئیبراهیم کاڵن دانیشت ئەمە پرسیارە سەرچیەکەیە کە دەبێ لێرەدا دەبێ بیکەین و بە دوای وەڵامەکەیدا بگەڕێن هەر دوێنێ باخچەلی گوتی لە تورکیا گوتی کاتێک ئۆجەلانمان دەستگیر کرد هەرچەندە بە خۆیان دەستگیریان نەکردیا هێنامانە تورکیا ئۆجەلان قسەیەکی کرد گوتی ئامادەم خزمەتی دەوڵەت بکەم
ئامادەم خزمەتی دەوڵەت بکەم بێگومان هەندێک کەس ئەم قسەیە وەکو تەسلیم بوونێک وەکو نۆکەرایەتێک دەبین بەڵام کەسێک ئایا تەسلیم بوو بێ 25 ساڵ زیندانی دەکرێت کەسێک ئایا تەسلیم بوو بێ ئەو هەموو ساڵە تەجریدی لەسەر دەکرێت کەسێک ئایا تەسلیم بوو بێ ئەو هەموو پارادیگمە و کتێبە دەنووسێتەوە کە لە ئەنجامی ئەو پارادیگمەیەدا ڕاستە پەکەکە ناتوانێت سوودی لێ وەربگرێت پەکەکە لەوانەیە باوەڕی تەواویشی پێنێ وەکو دروشم بەکاری دێنێ قسەشی لەسەر دەکا بەڵام چەند باوەڕی پێەیە ئەوە بەڕاستی جێگەی لێتان نەشارمەوە لە بۆ من جێگەی پرسیارە بەڵام ئەو مۆدێلە ئەو پارادیگمایە مۆدلێکی وەکو ڕۆژ ئاواشی لێکەوتەوە مۆدلێکی وەکو دەمپارتی لێکەوتەوە کە ئاگر و ئاسنیش ناتوانێت بیکوژێنتەوە هێزێکە بەبێت تەقا ئەتوانێ هاوسەنگەکان ناو تورکیا بگۆڕێ تەماشاکە لە هەر کاتێکدا هەڵبژاردن ڕوو ئەدایتر لایەنەکان تەنگاو دەبن ڕاکە بە دوای دەمپارتی دەنگەکانی بەچێ ئەدا بەکوێ نادا تێگەی لە بەرامبەر دەم پارتیدا ئەمجارە هودا پارکە ڕێکخراوێکی تیرۆریستی ئیسلامیە پێشتر ناوی حیزبوڵڵا بووە و هەم کوردن هەم دژی کوردن ئیتر ئەمانیان قیت کردەوە لینکێکیان دروست کرد لە بینی ئەوانە و عەلی باپیر و یەکگرتو و سلاحەدین و ئەوانی بزوتنەوەی ئیسلامی و ئەوانی دیکە ئەمەش بەکەڵکی سناات چونکە هودا پار بەتەنیا لە دوو گەڕەکی کوردستانی تورکیادا قسەی هەیە و دەنجی هەیە و جەماوەری هەیە ئیتر ئەمەشیان نەگریانی لە ئایا پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئۆجەلان لەو کاتی و هەتاوەکو ئێستا تەسلیم بووە ئەو تەسلیمێتی ئێوە باسی دەکەن ئەمانە ئینسان ئەتوانێت چۆن هەرسەنگێنی ئایا دەوڵەتی تورکیا پێی خۆشە ئەمە بێگومان ئەمە ئەوە بۆ چوونی منیشە کەسێک کە لە زینداندا بێ لە زینداندایە کەسێک کە لە زینداندا بێ بەڕای منیش ناتوانێ وەکو بە تورکی پێی دەڵێن باش مزاکەڕەسی یعنی سەرۆکی بەڕێوەبردنی گفتوگۆکان بێ و هەموو شتەکە لە ژرد دەستی ئەودا بێ بێگومان دەبێ ڕۆلێکێ بێ بەڵام نابێ هەموو نقطەکە لەوە دەست پێ بکە لەوێش کۆتایی پێبێ ئەوەدا هەڵەیە و هەر شتێک ئەو ئەیڵێ نابێ وەکو ئاەتی قورئان تەماشای بکرێ بێگومان من لەگەڵ ئەوانەدام هەمویان بەڵام ئەو تەسلیمیەتەی کە هەندێک کەس باسی دەکەن ئەمەش بۆ من جێگای هەڵوێستە لەسەرکردنە دەوڵەت باخسەری شتێکی وای گوتی ئەتۆ کە هاتی تورکیا گوتت ئامادەم خزمەتی دەوڵەت بکەم منیش ئامادەم خزمەتی دەوڵەتی عراق بکەم دەوڵەتی عراق ئێستا کە دەوڵەتێکی دیموکراتیک بێ دەوڵەتێک بێ هەرچەندە دەوڵەتی عراق لە چاو تورکیا زێڕە ئەوە من ناشارمەوە دەوڵەتی عراق زۆر زار کوردستانی لە قەیرانەکان ڕزگار کردو ئەگە دەوڵەتی عراق نەبێ کوردستان ڕنگ بێ هەتا وەکو ئێستا کارەساتە کۆمەڵایەتەکان ئەنجامی نەبوونی موچە زۆر زیاتر بووبان ئەگە دەوڵەتی عراق نەبووە لە دوای ڕێفراندوم ڕنگ بێ تووشی کێشەی زۆر گەورە بوو باینە بەڕاستی منیش ئامادەم خزمەتی عراق بکەم دەوڵەت باخچەلی ئەمەی بەبیر هێنایەوە تۆ لەو ڕۆژێک کە جیرای وات گوت لەناو تیارە بووە بزانم لێ دوانێکی وایدا کاتێک گوتیان بەخێر بێت تووشیق بەخێر بێ بۆ تورکیا قسەیەکت هەیە ئەویش قسەیەکی وای کرد وا دیارە دەموچاوی پێچرابوون ئیتر دەرمانیان پێداوە دەرمانیان لێداوە بۆەوەی بێهۆشی بکەن یا ویانیش بۆەوەی سست بێ لە کاتی لە سووا کەسێک سواری تیارە دەکەی و دیگە ڕفێنی و لە تیارە دەیهێنی خوارێ ڕنگ بێ پێویستە بەو جۆرە مادانە هەبوو بێ لەو کاتەدا قسەیەکی وای کردووە بەڵام قسەکە وەکو پرەنسیب قسەیەکی ئەوە ناگەینی کاتەوە تەسلیم بی زۆری لەسەر ڕۆیشتم ئاگدارم بەڵام دەوڵەت باخسەری دوێنێ ئەمەی بەبیر هێنایەوە گوتی ئەگەر ئامادەی خزمەتی تورکیا بکە ئێستاکە کاتەکەی هاتووە فەرم و ڕێکخراوی تیرۆریستی پکەکە بێچەک بکە و پاکتاوی بکە لە نایی ببە ئەمە دەوڵەت باخچەلی ئەمەی پێگوت لە هەمان کادا هەر دوێنێ سری سورەیە ئۆندەر کەسێکی تورکمەنە و کەسێکە کە لە ناو هەدەپ و لە ناو دەم پارتیدا کەسێکە وەکو کلیل تەماشا دەکرێت یانی یەکێکە وەکو سلاحدین دەمیرتاش بەقەت سلاحدین دەمیرتاش ڕنگ بێ ئاکتیف نەبێ بەقەت سلاحدین دەمیرتاش ڕنگ بێ پۆپیلاریتەی زۆر نەبێ بەڵام کەسایەتێکی زۆر گرنگە پێشتریش قۆناغی ئاشتی زیاتر سری سورەیە ئۆندەر بەڕێوەی بردووە و هەندێک جاریش وەکو لە پەرلەمانی تورکیادا
ئەو بەشەی بەر دەم پارتی دەکەوێت ئەو سەرۆکایەتی کۆبوونەوەکان دەکەم لە کاتی سەرۆکایەتیدا سوپاسی ئەردۆغان و دەوڵەت باخچەلی کرد ئەوە لە کاتێکدا پەکەکە دەڵێ ئاگامان لە هیچ نییە هیچ شتێک ڕووی نەداوە ئەمە لە هەمان کاتداییتر بابینە سەر ئەوەی سەر هەڵبژاردن لە وەکوتم قاچێکی دیکەی ئەو دیدارانە وانیش وەختەکەی لەو کاتەدایەکە هەڵبژاردن دەکرێت لە هەڵبژاردندا بێگومان ئەگەر بێت و بەڕاستی ئەگەر بێت و پارتی نەتوانێت حکوومەت تەشکیل بکە ناڵێم بدۆڕێنێ وا دیارە دۆڕاندنەکە مەبەست لە دۆڕاندن چییە چەند دەنگن ئەمیان جێگەی پرسیارە من گۆڕانکاریێکی زۆر ڕادیکالیش چاوەڕێناکەم بەڵام ئەگەر نەیتوانی لە هەڵبژاردندا دەنجی پێویست بەدەستبێنێ ئەم کاتە چی ڕوو ئەدا و پارتی متفقێکی تورکیایە ئەمە نە پارتیەکان دەیشارنەوە نە هیچ کەسێک دەیشارێتەوە و وەکوتم مەزلوم عەبدی لەوێ لە دهۆکیش تەنانەت پارتی ڕخنە دەکات لە دهۆک و تورکیا ڕخنە دەکات مەسەن یەک لەو قسانەی کە لە تورکیادا ئەڵێ من لەگەڵ کاک مەسعیدی قسە کرد ناشلی کاک مەسعود ئەڵێ کاک مەسعید بە بادینی ئەڵێ مەسعید باسی خاک فرۆش دەکا باسی مەزلوم عەبدی دەکا ئەمانە هەم پارتی زۆر زۆر تووڕاکە هەم تورکیا زۆر زۆر تووڕە دەکا پێش ئێستا لەگەڵ هاوڕێکی یەکێتی سوحبەتێکمان کرد لەسەر تەلەفۆن پێم وتم کاکە ئەمە ڕنگ بێ لە هەڵمەتی هەڵبژاردندا ئەم شتانە ئاسایی بن و لە ڕێگەی ئەمە بتوانانی ئەتو دەنگ کۆبکەوە چونکە هەڵمەتی هەڵبژاردن هەڵمەتێکی عاتیفیشە بەڵام ئەمە لە ڕووی سیاسیەوە ڕنگ بێ هەندێک مەترسیداریش بێ یانە تۆ لە دهۆک بڵێ بە مەسعود بارزانانی بڵێ کاک مەسعید ئەخر کاکە خۆ یوسف محەممەد ئەمەندەی نەگوتە بوو تورکیا پارتی وای بەسەرێنا خۆ نەوشیروان مستەفا نیو ئەوەندەی نەگوتە بوو ئیتر گوتیان نەوشیروان مستەفا تیرۆریستە و دەیەوێت کۆنسۆڵۆس بتەکەیتەوە ئایا ئێوە چۆن ئەم زۆرە قسانە دەکەن ئەمە لە ڕووی سیاسیەوە ڕنگ بێ پارتی زیاتر نزیکی تورکیا بکە و تورکیا زیاتر نزیکی پارتی بکە ئەویش قبولی کردگوتی بەڵێ شتێکی وە هەیە لە ناو خۆشماندا باسمان کردێ وا بزانم یەکێتیەکان لەسەر ئەمە بیر دەکەنەوە ئیتر ئەمە لەو کاتەدا تەماشا بکە یەک شت هەیە پاشان دێمەوە سەر قۆناغی ئاشتی بەڵام دەمەوێ یەک شتی دیکەتان لەگەڵدا ئەوە بکەم لەگەڵدا بەش بکەم ئەویش سەردانی شوان پەروەرە ینی وەکوتم وەکو باسم کرد شوان پەروەر چەند ساڵێکە کاتێک پارتی ئێمالی دەکا دێتە بڕوکسە دەنووزێتەوە ئێتر دێتە تەلەڤیزیۆن باسی نیشتیمان پەروەری دەکا باسی یەکێتی نەتەوەیی دەکا باسی نەتەوایەتی دەکا باسیەوە دەکا ئێمە کوردین بەڵام تەماشامان کرد دوێنێ شوان پەروەر بە ئاڵای پارتی لە پێش مەسعود بارزانی دەرکەت و هاتن پێشمەرگێمە ئەرێ کات شوان ئەتو نەتەوەیی باشە چ کارت بە هەڵبژاردننی کوردستانی عێراقدایە کە لە نێوان دوو لایەن بەڕێوە دەچێت هەردوو لاشیان کوردە بەڵام با سەرەتا تەماشای ڤیددیوەکە بکەین ئینجا دێمەوەلاتان و باس لەمە دەکەین لەو سەردەمەدا کێ شوان پەروەری ناردە هەولێر باسی وەش دەکەین فەرموو یەک دقیقە شربك العنبر روني اللي تشتاق ولا تنشامي شربك یەک دقیقە داوای لێبوردنەکەمەوە بۆ ناکرێ داوای لێبوردنەکەم یەک دقیقە هەوڵەدەم سەر لە نوێ هاوڕێن دەگدی دەنگ ئێستا چ دەنگ هەیە
هەستەکەین ڕاوەستا بێ یەک دەقەوە بوو سەر لە نوێ هەوڵەدەم ئەوەی بکەمەوە سەر لە نوێ دایدەنێمەوە هاوڕێیان داوای لێبوردنەکەم یەک دەقەت کە سەبر بکەن ئێستا کە هەوڵ ئەدەم داینێمەوە دەنگتان بۆ دێ هاوڕێیان دەنگی ئەو فلیمەی شوان پەروەردەی کە شتێک نانووسێ هەموو گوێی لێ دەگرن کە شتێک نانووسێ 50 کەس لە ژوورەوەدایە دەنگی ئەو ڤیددیۆی شوان پەروەردەیان نا یاڵە لێ گەڕێن ئەوە کۆبوونەوەکەی دوێنەیە ئەوە کۆبوونەوەکەی ئەوەیە کاتێک گۆرانی وا هاتن پێشمەرگێمەی لە مەراسیمی پرۆپاغەندەی هەڵبژاردندا پێشکەش کرد کێشەنی هاوڕیان زۆر زۆر سوپاس زۆر زۆر سوپاس ئەو فلیمە لا دەبم ئەوەی شوان پەروەر بوو کە هاتە سەردانی هەولێری کرد ئیتر لە کاتی سەردانی هەولێردا شوان پەروەر باسی لە وەکوتم بەشداری لە ئەوە کرد لە کۆبوونەوە کرد دەنگم دێ هاوڕێیان دەنگم باشە هاوڕێیان دەنگ باشان نا دەنگ دێ نییە دەنگ نییە ئەوە چیە یەک دەقە چارەسەری دەکەم هاوڕێیان تکایە تۆزێک سەبرم لێ بگرن چارەسەری دەکەم دەنگ چۆن ئێستا دەنگ باشە نا دەنگ نییە لای منیش دەنگ یەک دەقە ئێستا دەنگکە چارەسەر دەکەم ئەوە چییە ئەو ڤیرۆسە چ بوو لەیان داین نەخێر لەوێش نییە کۆپ یەک دەقەت کە هاوڕێیان دەنگم باش ئێستا زۆر چاکە با بزانام دەنگم دێوە نیە ئێستا بەڵێ دەنگم هەیە زۆر چاکە هاوڕێیان هەروەکو باسم کرد پێشتر شوان پەروەر هەر کاتێک دەتۆرە دەهاتە دەوروبەری بروکسل تێم ئەگەن مەبەستم چییە لە بروکسل لەوێدا کۆمەڵی گلەی و گازندی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرد جەماعەتیش لە بروکسل ئیتر سەریان دەشوشت دەیان خستە ناو مەکینەی جلشوشتن پاکیان دەکردەوە پاشان دەیان هێنا دەرەوە ئیتر قەدیان دەکرد و تویان دەکرد بۆنێکیان لێ ئەدا و دیسان ئامادەیان دەکرد ئیتر ئامادەیان دەکرد لە بۆ مارکێتی پارتی دیموکراتی کوردستان دەیان خستەوە ناو پیاسەی ئابووری ئەوزارە دیسان دەچووەوە هەولێر و دەچوە تەلەڤیزیۆنەکان و وا هاتن پێشمەرگێمەی دیسا دەگوتەوە ئیتر ئەمە شوان پەروەرە وا شوان پەروەر دوێنێکە دیسا لە هەولێر بینراو ئێستاکەش لەوەیە باشە لەو قۆناغەدا ئەمە لەوە گەڕین لە ڕووی پرەنسیپیەوە لە ڕووی ئەخلاقیەوە کەسێک کە خۆی پێنەتەوەیی بێ نابێ ببێتە لایەنێک ئەگەر کەسێک بە تایبەتی لە دەرەوەی کوردستانی عراق بێ ئەخلاقیەن نابێ ببێتە لایەنێکی هەڵبژاردن کەسێکی کە خەڵکی کوردستانی عراق بێت توانێ تەرجیحێک هەڵبژاردنێ بکە لە نێوانی یەکێتی و پارتی بەڵام شوان پەروەر بەڕای من نابێ ئەم کارە بکە یەک هونەرمەندە دوو خەڵکی کوردستانی عراق نییە سێ خۆی پێ نەتەوەیە ئەگەر تو خۆت پێ نەتەوەیی بێ دەبێ هەموو لایەنەکان بە نەتەوەی دابنێ هەڵبژاردن سیاسەتە هونەرمەند کارێکی وەزیفەیەکی کۆمەڵایەتیە تەماشاکە بەڵام هونەرمەندەکانی ئێمە شتی دیکەیان لێ دروست دەبێ ئیتر ئایا لەو سەردەمەدا شوان پەروەر چێ ناردیە هەولێر بەخۆیەوە چوو ویانیش پرسی بە هەندێک لایەن کردووە ئایا ئەمانە هیچ نامە و مەکتوب و پەیامێکیان بۆ کاک بارزانی پێناردووە یان نا باشە ئەگەر ناڵێم 100% ئەمە ڕاستە من هەندێک زانیاری وان بیستونە بەڵام زانیاریەکانی من لەلایەکدانێ ئەوە
ئەوە زانیاریەکانی من لەلایەکدانێ، بەڵام من پرسیارەکەم ئەوەیە بۆ هەرج کاتێک شوان پەروەر لە ئەو لێر دەتۆرێ و یانیش وەکو پێویست هەستەکە یارمەتی پێنادرێ پەراوێز خراوە دەیهێنن لێرە لە بڕۆکسر وەکوتم بۆیاغی دەکەنەوە پاکی دەکەنەوە ئیتر سەری دەشۆن هەندێک پەمپی لێ ئەدەن دەیبەن لە ناو دام و دەستگەکانیاندا دەیگەڕینن و سێ چوار ڕسمانی لەگەڵ دەگرن ئیتر بە خەڵکی ئایا ئەمەد کرد لە کاتێکدا تەماشای وێنەکانیان بکەن تەماشایکە یەک دقە وێنەیەکی سەرەتا بوو ئەوە تا نیشە ئەمە لە بۆ ئەمە لە بۆ کاتێک ئەمە کرد ئایا ئەوڕۆ Şu an şuradan sorayım. Son 40-50 lira hikayesidir öncesini sayması Türkler açısından. Yine aynı bir noktadayız. Seçime doğru Türkiye giderken şöyle bir belirleme var. Ya seçime mi gidiyoruz, savaşa mı gidiyoruz? Yani Kürtler üzerinden seçim süreci işletiliyor veya propagandası yapılıyor. Gerçekten باس ناکەم هەرچەندە بیستومە بەڵام من پرسیار دەکەم ئایا لەو بینەدا لەسەر حیسابی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕێگەی شوان پەروەر پەیامێک هەیە لە بینی پەکەکە و بارزانیەکاندا نازانم، بەڵام ئەوەی من دەزانم تۆش بڕۆ وەکو من تەماشای لێدوانەکانی دە ڕۆژی ڕابردووی کۆنسەی سەرۆکایەتی بکە لەمەڕ پارتی دەبینی گۆڕانکاریەکی تێدا. گۆڕانکاریەکە چییە؟ جاران بە پارتیان دەگۆ خاین نۆکەر جاش ئێستا جاش و نۆکەر و خاینەکە نەمایە، هەندێک گلەیی و داواکاری تێدایە، بەڵام ئەوە زۆر تەبیعیە گلەیی و داواکاری هەموو دۆستێک ئەتوانێ بکە. لێرەدا هەستەکەین کە ڕەنگ بێ لەو لایەنەشەوە گۆڕانکاریەک هەبێ شتێک هەبێ. ئیتر ئەمە بابەتێکە پێویستە ئینسان هەرسەنگاندنی لەسەر بکە و تەماشای بکە کە بەرەو چێ دەچێ. لایەنێکی دیکەی بابەتەکە سلاحەدین دەمیرتاشە. سلاحەدین دەمیرتاش چی بەسەردێ؟ هەروەکو دەزانین سلاحەدین دەمیرتاش قوربانی ئەوەیە کە پێشتر وتویەتی لە قۆناغی کۆتایی پرۆسەی ئاشتی پێشودا بە ڕەزەب تەیب ئەردۆغانی گوتووە هەتا من هەبم ڕێگە نادەم ببی بە سەرۆک ناتکەمە سەرۆک بانسەنی باشکان یا پترم یەجان و ئێستاکەش ئەوە 7 ساڵە لە زینداندایە بەبێ ئەوەی تاوانێکی لەسەر هەبێ و دادگای ئەوروپا دادگای دەوڵەتەکان هەمویان داوای بەڕاعەتیان کردووە، داوای بێتاوانکردن ویانیش داوای سەربەستکردنیان کردووە، بەڵام ڕەزەب تەیب ئەردۆغان هەتاوەکو ئێستا لە زیندانی دێڵیتەوە. و ئایا لێرەدا دەم پارتی ئیمرالی ڕۆڵێک بە دەمیرتاش ئەداوایانیش باخچەلی و ئەردۆغان ڕۆڵێکی پێدەن یان نازانین. ڕۆلی جەهاپە چیە لەو ناوە؟ ڕۆلی جەهاپەش پەیوەندیی بە دەمیرتاشەوە هەیە، ئەویش باز دەکەم. یعنی جەهاپە پێتان بڵێم لەو قۆناغەدا زۆر بەباشی ناڕوانی، لەبەر ئەوەی جەهاپە ڕاستە پێشتریش گوتوویەتی ئێمە پرۆژەمان هەیە لە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد، پرۆژەکە دەبێت لە ناو پەرلەمانی تورکیا دابێ و پرۆژەکە نابێ لە پشت دەرگا داخراوەکاندا قسەی لەسەر کرابێ. مەبەستی ئەوەیە نابێ ڕەزەب تەیب ئەردۆغان و دەوڵەت باخچەلی سەرەتا چوو بن لەگەڵ قەندیل ویانیش لەگەڵ ئیمرالی قسەیەکیان کردبێ ویانیش لەسەر لەگەڵ هەندێک فیگوری ناو دەم پارتی، چونکە وەکو وتم سری سورەیە ئۆندەر سوپاسی ئەردۆغان و باخچەلی دەکا. ئایا ئەمە سری سورەیە ئۆندەر ئاگدارە پێشتر ئاگدار بۆ لەو پرۆژەیە یان نا؟ ڕنگ بێ لەناو سیاسەتدا ئەم شتانە هەمووی دەبن. سیاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شەفاف نییە، حیزب لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا حیزبێکی ئاسایی نییە، هیچ حیزبێک هەرچەندە دەم پارتی مۆدێرنترین حیزب لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، من ئەوە ئینکار ناکەم، بەڵام دیسانیش حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە.
جەهەپە دژی ئەوەیە و ڕۆلی جەهەپە زۆر گرنگە لە بۆ قۆناغا چونکە کێشەی کورد بە جەهەپە دەستی پێکرد و ڕنگ بێ هەتاوەکو بەبێ جەهەپەش کێشەی کورد لە کۆتاییدا چارەسەر نەکرێ و ڕۆلی جەهەپە لەبەرەوەی حیزبی دووەمینە ئێستا لە ناو پەرلەمان و لە هەڵبژاردننی هەری دوای شارەوانیەکاندا حیزبی یەکەمین بوو ڕۆلی هەبێ لەوەی کە ناو پەرلەماندا قسەی لەسەر بکری هەر لە بۆ هەندێک سەرۆکی جەهەپە ئۆزگور ئۆزەل ئەو یەکشەممەیە سەردانی ئیسلاحەدین دەمیرتاش دەکات و ئەوانەی دەمپارتیش پێشتر سەردانی دەکەن وابزانام سبەینێ سەردانی دەکەن سەرۆکەکانی دەمپارتی والیش کادرە پێشەکانی دەمپارتی هەندێکیان سەردانی دەمیر تاش دەکەن ئیتر ئەمەش بۆ چوونی جەهەپێ لە هەمان کاتدا تەماشاکە من کاتێک لە چواردەی مانگینۆ یەکەمین جار ئەو هەواڵم بڵاو کردەوە کە دیدارێک لە نێوان ئیمرالی و قەندیلدا ڕوویداوە هەموو کەس ڕەتی کردەوە هەزار یەک جوێن و سوکایەتیان پێدا پێیان کردم ئەتۆ چی ئەتۆ ئەو زانیاریانە لە میت وەردەگری ئەتۆ لە پاراستنی پارتی وەردەگری و بە هەمان شێوە دوای من بە 3 حەوت و زیاتر ڕۆژنامەی ئەلمۆنیتۆر کە ئیمارات لە پشتێتی دەوڵەتی ئیمارات لە پشتێتی ئەوان ئەمبەرین زەمان ئەوەی پشتڕاست کردەوە بەڵێ دیدارێک ڕوویداوە و لە دیدارەکەدا تۆڕەبوون و گرژی و ئاڵۆزی دروست بۆ تەلەفۆنەکەش داخراوەتەوە هاوڕێیان ئەو دیدارە ڕنگ بێ ڕاستە و خۆ یعنی لە ئیمرالیەوە تەلەفۆن لێ نەدرابێ لە بۆ قەندیل ڕنگ بێ لە ئیمرالیەوە تەلەفۆن کرابێ لە بۆ ئەوروپا لە ئەوروپاشەوە ئەتوانی بیگوازیەوە مەسەلەن ئەتۆ بە تەلەفۆن بە وەتسئاپ لەگەڵ من قسە دەکەی من دەنگی وەتسئاپەکە دەکەمەوە لە ڕێگای بەرنامەی فێسبوک مەسینجەر و یانیش ڤایبەر ئەتوانم تحویل بکەم لەگەڵ کەسێکی دیکە ئەو کەس ئەتوانی قسەش ئەتوانی جوێی لێ بگری ڕنگ بێ بەهۆی ئاسایش وها کرابێ نەوەکو ئەوەی یەکسەر لە ئیمرالیەوە تەلەفۆنێک ترنگ لە بۆ قەندیل لێدرابێ ڕنگ بێ بەو شێوەیە بەڵام دیدارێکی بەو شێوەیە بیستم کە ساز کراوە من یەکەمی میزە بەرنامە لەسەر ساز کرد دوای ئەوە دوای بە 3 حەوت و ئیتر ئەلمۆنیتۆڕیش باسی هەمان زانیاری ئەو زانیاری من باسم کردووە ئەلمۆنیتۆڕیش باسی کردووە با سەرتان نێشینم و لە دوای ئەوە بە یەک ڕۆژ عومەر ئۆجەلان دەکاتە برازای ئۆجەلان کوڕی محەممەد ئۆجەلانە ئەندام پەرلەمانی دەم پارتیە ئەویش لە تویتر داوای کرد کە بتوانێت ڕێگای پێ بدەن سەردانی مامی خۆی عەبدوڵڵا ئۆجەلان بکە 3-4 ڕۆژ پێش ئێستا جاری یەکەم ڕسمێکی عەبدوڵڵا ئۆجەلانی سەردەمی گەنجەتی لەسەر تویتەرەکەی دانا کە ئەمە بەپێی یاساکانی تورکیا قەدەغەیە بەڵام داینە و هەر دوێنێ زانیاری وەرگرت عومەر دەوڵەتی تورکیا وەڵامی عومەر ئۆجەلانی دایتەوە بەڵێ ڕێگەت دەدەین سەردانێکی مامەد بکەی لە دوورگەی ئیمرالی بەڵام هەتاوەکو ئێستا کاتەکەیان بۆ دیاری نەکردووە و ئەمە کڕۆکی مەسەلەکەیە ئێستاکە نێچیروان بارزانی لە ئەنقەرەیە هێشتا بێگومان لەوانەیە دوای ڕەجەب تەیب ئەردۆغان هەندێک دیداری تەکنیکی دیسە ساز بکە کۆمیسیۆنێک ساز بێ وەکوتم سەرەتا میت دەبینێ دوای هاکان فیدان دەبێنێ دوای سەرۆک کۆمار دەبێنێ بەڵام دوای ئەو دیدارانە بەردەوام وایە کۆمیسیۆنێک ساز دەکرێت چۆن ئەو دیدارە ئەگەر گەشتونەتە ڕێکەوتن جێبەجێ بکرێ بۆ نمونە تورکیا چی بکە لە بۆ هەڵبژاردن ئەگەر لە هەڵبژاردندا پارتی دەنگی کەمێنە یان دۆڕاندی ئەمجارە چی بکەن لە بەرامبەر یەکێتیدا سیاسەتیان چۆن بی چی بکەن بەیەکەوە ئەمانە هەمویان قسەی لەسەر دەکەن لە هەمان کادا وەکوتم ڕنگ بێ ئەگەر کەمیش بێ وەکو جارانیش نەبێ لەو بارەیەوە ئەوەی کە ئەوان پێی دەڵێ قۆناغێکمان دەست پێ کردووە بەڵام قۆناغەکە پەکەکەی تێدا نیە بە تەنیا ئەڵێن با پەکەکە چەک دابنێ با بڕوە ئیتر لەمەشدا ڕنگ بێ بیان هەوێ ئەرکێک فەرمانێک بە سەرۆکی هەرێم بدەن بۆەوەی بۆیان جێبەجێ بکە و ئاسان کاریان بۆ بکەوە ئەگەر ئەوان کارێکیان لە سووریا هەبێ ڕنگ بێ هەر سەرەتاوە لە ڕێگەی نێچیروان بارزانی هەوڵ بدەن ئەم کارە بکەن چونکە نێچیروان بارزانی لەگەڵ سووریا پەیوەندێکی زۆر خۆشی هەیە
ئەمە شتێکی شاراوە نیە و هەموو کەس دەزانن لە هەمان کاتدا کاتێک نێچیروان لە ئەنقەرەیە شوان پەروەر وەکووتم لە بڕۆکسل فڕیوە بۆ هەولێر و پرۆپاگەندەی هەڵبژاردن بۆ پارتی دیموکراتی کوردستان دەکا و ئەمە کاریگەری خۆی لەسەر پەیوەندیەکانی یەکێتی و پەکەکە دەبێ یان نا لە ئایندەدا ئەمەشیان دەبینین وا دیارە لێرەدا من قسەیەکی یەکلاکەرەوە ناکەم ئیددا ناکەم بڵێم 100% پەکەکە نردویەتی بۆ ئەوەی شوان پەروەر یارمەتی پارتی بدا لە دژی یەکێتی لە هەڵبژاردنە ئیددایەکی وا ناکەم بەڵام لە کرداردا شتێکمان بۆ دەرەچێ ئەو شوان پەروەرە وەکووتم کە لی دەقەومێ کە پەراوێز دەخرێ لە هەولێر دێتە بڕۆکسل ئەوان خودی دەکەن بە کرمانجی وەکو کرمانجەکان گوتیان خودی دەکەن گەورەی دەکەن دەیپارێزن پاچی دەکەنەوە و دواییدا ئامادەی دەکەن بۆ مارکێتی سیاسی دیسان لە مارکێتی سیاسیدا تەسلیمی مارکێتی سیاسی دەکەن و دەیفرۆشنەوە ئیتر ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئەمە دەبێ ئەمەیان زۆر گرنگە لە ئایندەدا ئەمانە هەمویان بەیەکەوە دەبین بەڵام هەرچێکی دەبێ بابێ لەو بینەدا شتێک لە ئارادایە ئەتۆ بە هیچ شێوەیەک ناتوانانی بڵێ هیچ شتێک لە ئارادانیا و بەڕای من بە هیچ شێوەیەکیش ناتوانین بڵێ هەموو شتێک فشەیە بە تەنیا قسێ هیچ شتێک ڕوونادا نەخێر ئەمە لە خۆ لە کۆڵکردنەوەیە خۆ لە کۆڵکردنەوەی کاتێک مرۆڤەکان نیان هەوێ کاری بکەن نیان هەیە بەشداری بکەن ویان ژنیان هەوەی لەسەر بابەتی قسە بکەن ویانیش بیر بکەنەوە ئەڵێ فشەیە لێ گەڕێ هیچ لەگۆڕێ نییە ئیتر ئەمەش وابزانم هەڵوێستێکی ڕاست و دروست نییە شتێک لە ئارادایەوە ئەو شتە بەرەو چێ دەچێ هەمومان بەیەکەوە دەیبینین کاتێک خۆش ڕێز و سڵاو